ومێدی زۆر زیاترمە بە کاک شاسوار هەبوو من چۆن ناکرێتن ببێت بە هۆکارێک بۆ قوڵبوونەوەی کێشەکانی هیچ حکوومەتێک نابێ هۆکارێک بێ بۆ قوڵبوونەوەی کێشەکان ئەم ڕێکەوتنەی جوڵانەوەی نوێ یەکەم شت بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان بوو لە سنووری سەوز دووەم بۆ ئازادکردنی سەرۆک جوڵانەوە کە بوو وەک گوتم تعاملی 6 مانگ زیندانی نەکرد کە ئەمە زۆر سەختە ئەمە زۆر بە ئومێد و لێمان دەڕوانی و ئومێدی زۆر زیاترمە بە کاک شاسوار هەبوو من تا ئەم دەقێش بە عورمەتەوە ناوی دەهێنم چکە ڕۆژگارێک سەرکردن بووە و من پێم وایە ئەگەر هەر لایەنێک هەر جوڵەیەک دروست بێ لە کوردستان ئەگەر ئەم جوڵەیەکی نیشتیمانی بێ ئۆپسیۆنێکی نیشتیمانی بێ بەرهەڵستکارێکی نیشتیمانی بێ پێویستە ڕێز لە هەموو لایەنەکان بگرێت بۆیە من تا ئەم دەقێژ ڕێز لە خودی کاک شاسوار دەگرم بەڵام دەبووە تعاملی زیاتر بێ دەبووە لەژێر فشاری یەکێتی ئەگەر لە ناو زیندان بشکوژرا بە هەرگیز دەنگی دەنگدەرەکان و خۆبەخشەکانی جوڵانەوەکەی نەفرۆش بە